پێشانگای ئاشتاری نێودوڵەتیە لە کوردستان لە شارەکانی تری عێراق و هەروەها لە چەند وڵاتێکی عەرەبی واتە پێشانگایە دەولیە. هەر بوونەمەدە بە تابلۆیەک، هەموو تابلۆیەک تعبیر لە ناخ و هەڵسوون و هەست و نستی و لەمەوەی خۆیەکە. من لەم پێشانگایەدا زیاتر حەزم کردووە سروشتی جوانی کوردستان بخەمە ڕوو. سروشتی جوانی کوردستان بە کۆمەڵ ڕەنگ و بە کۆمەڵێک ئەو ئاوازی کە لە ڕەنگدا هەیە. کۆمەڵێک هونەرمەند بەشدارنەوە لە پەموو پارێزەکانی عێراقا. ئێمە ژۆک و هونەرمەندانی پارێزگای سیمایی بەشدار بوون لە پێشانگای بۆ ئەوەی پێکەوەژیان ئێمە بتوانین کە لەگەڵ هەموو هونەرمەندەکانی سەرتاسەری عێراقا وەکو برا پێ کار بکەین. دەستگای خێرخوازی بارزانی هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەماهەنگ و هاوکار بووە لەگەڵ ئیدارەی سۆران. لە سەرەتادا پاکێجی خواردەمەنیان تەوزع کرد بەسەر ئەو خێزانانەی کەوا پێویستیان بە هاوکاری هەبوو، سەبەتی خۆراکیان دابەش کرد بەسەر ژمارەیەکی زۆر لە خاونیشتیمانیان و هەروەها لە دواتریش لە ڕووی وشیارکردنەوەی هاوڵاتیان و هەروەها ئێستاش دابەزکردنی پاکێجی تەندروستی بەسەر ئەو خەڵکانەی کەوا لە سنووری قەزای سۆراندا دەنیشن. دەستگای خێرخوازی بارزانی هەڵمەتێکی بەرفراوانی لەسەر ئاستی کوردستان ڕاگەیان کە خۆی دەبینێتەوە لە دابەشکردنی پاکێجی خۆپارێزی. ئیمڕۆ لەم چوارچێوەیەدا لە شاری سۆرانین ئەم هەڵمەتەمان دەست پێ کردووە کە خۆی دەبینێتەوە لە دابەشکردنی 3000 ماسک کە لە سنووری هەر چوار قەزاکانی سۆران و ڕواندز و مێرگە سۆر و چۆمان دابەش دەکرێتن. Несмотря на наше время сложное, много людей, очень много классных мастер-классов, где вы можете сделать все что угодно, там цветок из лотоса, медальон, попробовать массаж, ароматерапия, куча всего очень интересного и экологически полезного, и приятного, и очень много мастер-классов. Несмотря на вот сегодняшний час, я уже побыла на 2 полноценных мастер-классах, где очень классно позанималась и цигуном. Здесь сегодня происходит Международный день веганов. Ну да, несомненно. Если бы не пандемия, людей было бы гораздо больше, потому что здоровый образ жизни сейчас это модно, это нужно, это очень актуально.